لە ئێستادا بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان لە هەرێمی کوردستان لەلایەن منداڵان و نەوجەوانانەوە لە حاڵەتەوە بۆتە دیاردە و بەردەوام ڕێژەی بەکارهێنەرانی لە هەڵکشاندایە. ئەمەش مەترسی جددی لەسەر ڕەفتار و تەندروستیان دروست کردووە. پسپۆڕێکی دەرونیش پێی وایە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و ئالوودەبوون پێیانەوە لەلایەن منداڵانەوە هیچی کەمتر نییە لە بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان و ئالوودەبوون پێیانەوە. کاریگەری ئامێرە ئەلکترۆنیەکان هیچی کەمتر نییە لە ترسناکترین کارە ترسناکەکان لەسەر کۆمەڵگەی بەشەری. یعنی چی شتێک زۆر ترسناکە کاریگەریەکەی لەسەر کۆمەڵگەی بەشەری، هیچ ئەگەر بۆ نمونە ئایا تریاکە، ئایا ماددە بێهۆشکەرەکانە، ئایا سیاسەتی بۆ نمونە دیکتاتۆریە، ئایا چی هەموو ئەمانە هیچ کامێک لەمانە ناگاتە کاریگەری ئامێرە ئەلکترۆنیەکان، چونکە هەموو کاتێک بوونی ئەم هۆکارانەیتر لەسەر چینێک، لەسەر لایەنێک یا لەسەر کۆمەڵێک کارەکە. بەڵام ئامێرە ئەلکترۆنیەکان بە تایبەتی ئەگەر هاتوو بارێک نەسازە لە شێوازی بەکارهێنان یا نەبوونی ڕۆشنبیری لە شێوازی بەکارهێنانەکە 100% ترسناکی دروستەکات و لەوان ترسناکترە لەسەر هەموو کۆمەڵگە. هاوکات لەو بارەوە پزیشکێک دەڵێت ئالوودەبوون بە ئامێرە ئەلکترۆنیەکانەوە بۆ سەرجەم تەمەنەکان کاریگەری و مەترسی هەیە. ئاماژە بەوەش دەکات منداڵانی خواردتەمەند و ساڵ نەک هەر نابێت مۆبایل و ئایپاد بەکاربهێنن، بەڵکو نابێتەوە ئامێرانە لە نزیکشیاندا بنرێت. تەنانەت دەبێت لە تیڤیەکانیش دوور بخرێنەوە چونکە مەترسی بۆ سەر ئەوان زیاترە. زیانەکانی زۆرن لەوانە کە وەکو جەستەی تووشی لەبیرچوونەوەیانەکە، تووشی کەمخەویانەکە و تووشی لە گەشەکردنە زیانان پێ ئەگەیەنێ. وەکو چاو وەکۆی کارە چاوە زۆر زیانێ بەشی دەرەوەی چاوکە بەشی کۆڕنیە و ئایرس و ئەمانە ئەکە کە ئەمانە تووشی وشکبوونەوەی چاوی ئەکە، تووشی سەرێشەی چاوی ئەکە، هەنێکات سوورەوە بێ ئەخورێ ئاو بە چاوی ئەکە و بەشی ناوەشی دەماری چاوە کە ماسوولەکانێتی لە هەمان کاتە مانووی ئەکا. کەسانی کە بە مۆبایلەوە خەریکە بن کاریگەریکی زۆر خراپیە بەهۆی ئەوەی مناڵەکە ئینتیبای هەموو شتێکی ئەچێ بۆ لای ئەو ئامێرەی کە بەکارێنێ، تەرکیزی لای دەوروبەر و لای کەس و کار و ئەمانە نامێنێت. ئەوە هۆکارەجە بێتە هۆی ئەوە مناڵەکە فێر نەبێ، فێری ئەوە نەبێ، فێری قسەکردن نەبێ و فێری تەعاملی کۆمەڵایەتی نەبێ و مناڵەکە بێتە هۆی ئەوەی گۆشەگیر بێ. گەر بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان زیانی بە تەندروستی و ڕەفتاری مناڵان و نەوجەوانان گەیان دەبێت، ئەوە کاریگەری ڕاستەوخۆشی هەبووە لەسەر ڕەفتار و تەندروستی چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا. بەو پێی کاتێکی زۆریان بە بەکارهێنانی و ئامێرانەوە بە فیرۆ دەچێت، ئەمە جگە لەوەی بەو هۆیەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش لاواز بوون. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.